5 سال به سربویەرین حفدێ شباتا ساڵا 2011دا دەرباز بن ژوویوەختیڤە هەیانها چەندین بویەر چێبوونە گۆبنەرینە چاودێران باندۆری خستیە سەر ئازادیان نەرینان یەکەم ئێریشە سەر ئازادیان نەرینان بێت تەنێ سێ ڕۆژان پشتی بویەرین حفدێ شباتی بوو NRT وەک یەکەم کەناڵە ئەهلی بێ ئالی بویەرین حفدێ شباتیش بۆ وڵاتیان ڤەدگو هەست لێ سەرێ سبها 20 شباتی ژالیە هێژمارەك چەکدار و ئێریش بۆ سەر کەناڵی هات ئەنجامدان و کەناڵ شەوتاندن ژوویوەختیڤە هەیانها کەسێن گۆ ئەو کار ئەنجامدانە نەهاتنە گرتن و ئاشکرا نەبوونە یەک دنج ئێریشن بۆ سەر ئازادیان نەرینان لە هەرێما کوردستانê ئاوێتنا بۆم بوو بۆ سەر ئاڤاهیە NRT دە ساڵە 2013دا دێ 26 تشرینایەکەما ساڵە 2013دا لە سلێمانیێ تەقە لە شاسوار عەبدولواحد خودیە گروپا کۆمپانیە نالیا هاتکردن و بە دژواری بریندار بوو دێ پێنجێ مەها کانونایەکەما ساڵە 2013 دەژی ژالیە چەند کەسێکی ناناسکریڤە کاوە گەرمیانی لێ کەرار هات تیرۆر کردن دێ دهێ تشرینایەکەما ساڵە 2015دا هێژمارەك چەکدار گرتنە سەر ئۆفیسên NRT لە هەولێر و دهۆکێ و تەڤاهیا کارماندێ کەناڵی ئاوێتنە پشت سەیتەڕەیە دەیگەڵا و پشتی 5 و 9 ڕۆژان جگرتنە ئۆفیسên NRT لە دهۆک و هەولێرێ هاتن ڤەکرێن هەر لە ساڵە 2015 عیسا بارزانی هاتگرتن ڕێخستنە هیومن ڕایتس وۆچ دە راپۆرتەکەیدا ڕاگەاند عیسا بارزانی لێ سەررەخنەگرتن لێ پارتیا دیموکراتا کوردستانی هاتیەگرتن لێ دیندار زێباری سەرۆکێ لژنەیە شۆپاندن و بەرسەفدانە راپۆرتێ ناودەوڵەتی زانیاریên هیومن ڕایتس وۆچ ڕەت کرد ji bilî wa bûyerana çendîn kesê dinên gumawî piştî bûyerên hevdê şibata sala 2011 çêbûn wek mirina zana Mihemed Saleh Qaymeqamê Berê Slêmaniyê dê zindana asayişa Slêmaniyê de di sala 2012 da herwiha kuştina Ferîdûn Ciwanirê endamê mekteba siyasiya partî lê sala 2015 da mirina Gazî Atroşî berpirsê Berê dadgeha leşkeriya Herêmê di sala 2015 da digel wê de got çendîn dezgehên bihêz li Herêma Kurdistanê hene lê heyanha beşekî mezin yên keseyên piştî hevdê şibatê nehatine yekîkirin û encamderan nehatine girtin berî bûyerên hevdê şibatê çendîn êriş bû ser azadiyan nerînan li Herêma Kurdistanê hatine encamdan yên herî xuyan tîrokirina Abdulsettar Tahir Şerîf lê sala 2008 lê bajarê Kerkûkê herwiha tîrokirina rojnamevan Soran Mamehema lê sala 2008 lê bajarê Kerkûkê herwisa tîrokirina Zerdeşt Osman lê sala 2010 lê bajarê Hewlêrê bê nerîna çavdêran hemû ew bûyer diçine xana tîrora siyasî û ew jî bandoriyeke xirab xistiye ser Sumaya Herêma Kurdistanê li cem welatên derve ya gova corê tawanan jê tawanên dinê asayî cuda dike ew e gu encamderên va tawanan heya gosîstema siyasî neyê guhartin nayên girtin û sizadan